دەکرێت دانەیەکمان لەمە بدەیتێ؟ زۆر سپاس. پێدەچێ هەمیشە خۆت دەویستی خۆت بکڕی. بۆ خۆم نەیکڕم ئاوا دەمێنمەوە کەسم نییە. دەستخەتەکەت باش ناخوێنرێتەوە. ئەمە چی نووسراوە؟ پەنیر. تکایە پارچەیەکی بچووکمان لەمە بدەیە. ئەی چێ بۆ تۆ پێداویستەکان دەکڕێ؟ وەڵڵا لە ماڵەوە خواردن پێ دروست ناکرێ. ژیانی ساڵتیە. زۆر سپاس. ئێمەش ساڵتین بەڵام بۆ خۆمان خواردنی خۆمان دروست دەکەین. باشە. ئەگەر لە ماڵەوە بۆ خۆت خواردنی خۆ دروست کەشتێکی تەندروستە؟ ئەیوانە؟ ها؟ بەڵێ. لە دەرەوە لە کوێنان دەخۆی؟ وەڵڵا هەر کوێ ڕێککەوێ. شوێنەکار دەبێ. زۆر باشە. هەند دێوارم بەرزی دەڕۆم. دواتر کە دێمەوە جەماعەت وازان داخۆچمە چ کارێکم کردووە. لە کاتێکدا من چۆم بۆ پیزای نەفیس. ئەوێ پێدەزانم خۆشترین پێزای لێیە. کام زۆر؟ سێزار. سێزار. ئێوارە دەچماوێ. پێزایەکی سێزارم لەگەڵ خۆت بۆ بێنە. باش. ئەمڕۆ دەوامم بەیانیانە. ڕاستە. ئێوارە بە ئیساحەت لەگەڵ کچەکان دەیخۆین. ئەوە کەوایە با بۆ تۆش پێداویستی بکرین ها. باش. جەوێکی خۆشە ها؟ مردم لە چاوەڕوانیدا کای پەیوەندی پێوە بکە. حەز دەکەی شتێک بڵێ؟ لەبارەی چی؟ ئاخ لە دەستۆ هیچ با بە هیچ. خێرە ئەو مشەوشێ چییە ها؟ کە ئەدەناسی وانە پیاوی کەنعان سەرێکی لێماندا. هاتبوو کۆکتەلێکتان لەگەڵ بخاتەوە؟ نەخێر ئەو نامەی هێناوە. ئادێبێنە؟ بۆ تۆ ناباوکە کەنان وەلی ئەوەیان باش دەزانم. باواش بێ تۆ هەر ڕێگەی پێمەدا. ئەوەشیان باش دەزانم کچم. ئەوەش باش دەزانم چونکە دایکی تۆ سەلما هۆنەلە. حیساب بۆ هیچ پیاوێکی دێوەزمە ناکە. لە کۆتاییدا ئەو شتە دەکا کە دەیەوێ. دایکی تۆ کچم سەلما هۆنەلە. علی بەک بەڕای تۆ من متمانە بە تۆ دەکەم؟ شتە ڕاستەکەم کرد خاڵۆ. ئەگەرچی کەمێ درەنگ بوو بەڵام تەسلیم بووم. وتم من کردم. لە وڵاتە هیچ هەشارگەیەک نەما خۆتی تێدا نەشاریتەوە. هۆکارێکم هەبوو. تەقەشت لە پیاوەکانم کرد. بۆ ئەمەش هۆکارێکم هەبوو. لە کۆتاییدا تۆمان گرت. هەر قبوڵت نەکرد. وتت نایکەم. لە کورسیەکەیشت کشایتەوە. کورسیەکەیشت جێهێشت. بەخوا بیڵێ ئەمەم بەڕاستی کرد خاڵۆ. یانی بە گوێرە مێشکی خۆم نەم کرد.
شوێنی خۆم زانی لەوێ وەستا. باشە عەلی بەرگ پرست بە من کرد ها؟ خاڵۆ بۆچی منت دەرکرد ها؟ پرست بە من کرد تۆ ها؟ ئەگەر دەتەوێت ببیتە پیاوی من دەچیتەوە سەر کارەکەت تێگەیشتی تا ئەو کاتەی دووبارە باوەڕ بەخۆت پەیدا دەکەیتەوە بەهێزێکی توکمەوە دەست بەکار دەبیتەوە ئێستاش پێم بڵێ بزانم دەبیتەوە بە پیاوی من یان نا؟ من پیاوی تۆ ئازاد بوومە خاڵۆ لە ناسکی داگیشمەوە. هێواش ئەمە تکای برایەکمانە بۆ خۆی زێڕینگەرە کاری ئەو جێبەجێ بکە بەڵام چەک بەکارمەهێنە بە گوێرەی مێشکت ناجوڵێ یەکەم جار لە قسەکانی تێبگەی اینجا بوەستە بزانم بوەستە بۆ کوێ شتێکی لەبیر نەکردووە عەلی بەگا لەبیرت نییە بە چ مەرجێک من ویستم دەست بۆ تۆ درێژ بکەم عەلی بەگ یان ئەم کارانە یان ئازاد پەیمان بدە نابێت توش پێی بڵێ ئاوا نابێ ئازاد ئەو مناڵەت من مناڵم نییە نەبۆتە مناڵ هێشتا مناڵ نییە ئێوارێ چارەی دەکەم گەر چاوەڕێی بکەم پێم ناکرێ ئێوارە باشە چۆن چارەی دەکەی ئەی ئەویش گیانێک نییە بەڕاستی دڵت دێ و کارە بکەی ئازاد ئەو بەبەیەکی پچکۆلانەیە چگە لە تۆ هیچ کەسێکی تری نییە تەنیایە ها؟ تەنیایە هەستێت کە بزانێت چێ تەنیایە کاتێ لە تەمەنی 7 ساڵی دەستم بە قوتابخانە کرد کەسم لا بووە نەخێر کاتێ ڕێخۆڵە کوێرم تەقی تەمەنم 14 ساڵان بوو کەسم لەلایە نەخێر چیتر تەنیا دەبێ بەڕای تۆ ئەو مناڵە ببێ ئەویش تەنیا نابێ وا دەزانی باوکی لای دەبێ لەگەڵ باوکێکی ئەها گەورە بووم باش دەزانم مناڵی ئەو باوکانە چۆن دەبن مناڵی ئەو دایکانە چۆن دەبن هەموو شێوێ بێ ئەوەی ڕووی ئەوانیش ببینێت دوعا بۆ خێزانەکەت دەکەی خۆیان گیان ئەوان هیچیان بەسەر نییە بە کۆتایی هەموو هەفتەیەک ڕازیم
بەڵام ئەمە پەیوەندی بە ئێوە نییە کە من بۆ چۆی دەوام. بەڵام لە بابەتەکە دەرمەچوو. لەوێ داینێ. ئەمەش ڕێزمانی ئینگلیزیە بەیەکەوە دەما خوێن. ئەو شوێنە نیشان کردو کە لێ وەستا بووین. هافتوو لێ وەستا بوو. ئای چەند بە جوانی دەیوت هافتوو. زۆر شیرن بوو. تا دەتوانێ بڕۆی. ئەو چۆنە باشە؟ زۆر ناخواتەوە وانە؟ با نەخواتەوە گەدەی؟ نا شەرمین نا. جێت هێشت. ئێستاش بڕۆ. دەزانی عەلی بەمە بزانێت چی دەکا لە هەردووکمان؟ بۆستە. چەند ڕۆژێک پەرێشان بوو. ئێستا زۆر باشە. باشە. شکر خوایە. باشە چۆن باشە؟ یعنی وەک ئەوەی بڵێ منی لەبیر کردووە؟ یعنی ئەوەندە زوو؟ دەکرێت پێشەوەی بڕۆم دەم چاوم بشۆم؟ الو ڕۆژ باش نۆرینگی پزیشکی دکتۆری لەکسەرە من ئازاد قەرەیسکی مۆعیدم هەبوو. بەڵێ خاتە ئازاد فەرموو. ئەوە دەکرێت پێم بڵێن بە تەواوی سەعات چەند بێمە عیادەکەتان؟ 1 دقە بەڕێزم با سەیرێکی بکەم. باشە ساعت 6 وەرە. ئەوە زۆر درەنگە. نانە با سەعات 5 بێ باشە؟ پێشەوەی بێم پێویستە چ شتێک بکەم. کارمەیەنە بۆ مەبەستی سیخوڕی مەیکە. کاتی خۆی کەنعان زەماوەندی لەگەڵ سەلما کردووە. جا ئەمە چییە؟ کەنعان و سەلما و ڕامیس ئەو سێن هێنێکی هاوبەشیان هەیە. دیارە پەیوەندی بە گواستنەوەکە هەیە. ئەگەر ئەمە بزانین ئەم کارە کۆتایی دێ. چۆن یانی کۆتایی دێ؟ خاڵی لاوازی کەنعان دەدۆزمەوە. هەموو شتێکیش لە دواوە بە تۆ بەجێ دێڵم. بەسە تەواو بەسە. ئێوارە شتێک دەدۆزمەوە پەیوەندیت پێوە دەکەم. جێنگیس دەیگیانەکەم کاتێکی خۆش ها تۆ لێرەکەم یەکتر یاری بکە منێ ڕێستا دێمەوە. ئەلو شەرمین چی دەستکەوت؟ چی دێ لە ئازاد؟ بە تۆ چی شەرمین؟ تۆ چی دەستکەوت و ئەوم پێ بڵێ؟ ئازاد دووگیانە.
ئێمە چیمان کرد؟ من بۆ خاتری تۆ هەموو شتێک دەکەم ڕامیش. کاکە ڕامیس لەوێ دەرگا بکەوە داوای لێبوردن دەکەم کاکە ڕامیس. کاکە ڕامیس خیر کام شتێکم دیوە لەوێ دەزانم بیکەوە بزانە چی دەڵم کاکە بیکەوە تخوا تۆ کاکی منی تۆ بێگومان کاکی منی من نەمیزاوە بڵم کاکە من تاوانێکم کرد بەڵام ئەی مناڵ نیم ئەی تۆ هەم پێ ناڵێ ئاوایە کاکە من بچکۆلەکە و تۆش برا گەورەی منی. سەلما گەر لەوێ بڵێم دەرگایە بکاتەوە دە بڵێ بیکاتەوە دەی لەوێن لێم دەبووری کاکە لێم دەبووری کاکە من هەمیشە تۆم خەمبار دەکرد ئەو ماوەی لێرە نەبوو یعنی مێشکم لە شوێنی خۆی نەبوو ئەوە من نەبووم زۆر دڵم شکاندی دەتوانی لێم ببووری؟ وەک جاران دەبمەوە بە هەموو شتێک لێ بیرکەین ئەمە خۆشەویستمە و ئەمەش دۆستی گیانی هی منن با دووبارە بگەینەوە لووتکەی خۆشی. هەردووکتانم زۆر خەمبار کرد بەڵام من هەردووکتانم زۆر خۆش دەوێ. لە من دەبوو دەتانمە بۆ کەباب نا بم بە بۆ سینەما ئەگەر برتەوە ئەنجا باشە 1 2 3 من برمەوە کاکازەل تەواو سینەما دەی بڕۆجان کاکازەل تەواو ئەگەم لە پەنجەکانم دەبێ. ئۆتۆمبیلەکە دوو کەسیە من کارێکم هەیە ئێوە بڕۆن. خۆت ببەستەوە. جانەکەم تۆم گرت ئەوە چی دەکرد؟ من هیچ ئیش منیش هاتووم بۆ یانە عەلیش لێرە نییە لەگەڵ تۆیە؟ نا باشە دەبێ لەگەڵ ئازاد بێ نازانی؟ نازانم تۆ بڵێ قسەیان کردبێ؟ بۆ چی بووە؟ ئەی تۆ نەچی بۆ لە ئازاد؟ چووم بەرحاڵ دواتر گەڕامەوە ئێستا لە یانەم. یانەکە ئەمانەتی تۆیە ها؟ باش ماچت دەکەم.